ڕاگەاندنی دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی تەرۆرکردنی ئەندامێکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. بەپێی ڕاگەاندنی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، ئەندامێکی ئەو حیزبە بە ناوی سیامەند شابۆیی کوڕی قادر لە دایکبووی ساڵی 1365 هەتاوی خەڵکی گوندی شاوانی سەر بە شاری شنۆ بەدەستی تەرۆریستانی بەکرێگیراوی کۆماری ئیسلامی ئێران لە شارۆچکەی بەحرەکە لە نزیک شاری هەولێر تێرۆر کراوە و دوانیوەڕۆی ڕۆژی چوارشەممە 21 پوشپەڕ تەرمی بێگیانی لە دەوروبەری ئەو شارۆچکەیە دۆزراوەتەوە. تێرۆری سیامەندی شابۆیی لە کاتێکدایە کە ڕۆژی هەینی 16 پوشپەڕیش دوو ئەندامی تری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە ناوەکانی لوقمان ئاجی و عادڵ مهاجر ناسراو بە سەرباز لە گوندی هەڵشۆی سەر بە شاری قەڵاتزێ بە دەستی ڕەشی تێرۆریستانی جنایەتکاری ڕژیمی کۆماری ئیسلامی تێرۆر کران. ئێمە بە توندی ئەم کردەوە جنایەتکارانەی تێرۆریستانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران محکوم دەکەین. داوا لە کاربەدەستان و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە کردەوە هەڵوێست وەرگرن و پێش بە دەستدرێژی و تیرۆر و ئاژاوەنانەوە و نائەمنکردنی کەش و هەوای هەرێمی کوردستان بگرن و ئیجازە نەدەن کە تێرۆریستان و بەکرێگیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران دەستیان ئاواڵە بێت بۆ تێرۆرکردن و ڕفاندنی تێکۆشەرانی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان و باقی نێرانی ئەو ڕژیمە سەرکوتگەر و جەنایەتکارە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە هیچ جەنایەت و ڕەشەکوژیەک دەست ناپارێزێ و بە ناردنی تیمەکانی تێرۆر نێرانی خۆی دەکاتە ئامانج. بە بۆنەی تێرۆرکردنی کاکە سیامەند پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کادر و ئەندامانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و بنەماڵە و کەس و کار و هاوڕێیانی دەکەین و دڵنیاین کە بە تێرۆر و ڕەشەکوژی کۆماری ئیسلامی لە چارە نووسێکی چارە هەڵنەگر کە چاوەڕێی دەکات دەرباس نابێت. خەباتی کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستان سەرنجام تۆماری مەوجودیەتی ناڕەوای ئەو ڕژیمە تێکەوە دەپێچێت. دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 21 پوشپەڕی 1402 هەتاوی.